پێداویستی قوتابخانە بۆ پۆلی شەشی سەرەتایی. سەرەتا پێداویستیە گرنگەکان، جانتایەکی باش و تۆکمە بۆ دەفتەر و کتێبەکانتان، جزدانێکی جوان بۆ بابەتە قەتاسیەکانتان بۆ قوتابخانە، 5 دەفتەر بۆ وانەکانی، بیرکاری، کوردی، ئینگلیزی، عەرەبی، زانست، ستاندێکی جوان بۆ سەر مێزی خوێندنتان، لاستیکێک، قەڵەم نووکێک، دەستەیەک هایلایتەر بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان، دەستەیەک جافی ڕەنگاوڕەنگ یاخۆ جافی ئاسایی. بابەتە ناگرنگەکان، ستیکەرێکی لەم شێوەیە، کلێنسێکی تەڕ، بژمەریانیش حاسیبێکی ئاسایی، پانکێکی بچووک بۆ قوتابخانە، دەفتەرێکی تێبینی بچووک بۆ نووسینی بابەتە زۆر گرنگەکان، ستاندێکی پلانەری ڕۆژانە، ستیکەرێکی لەم شێوەیە بۆ نووسینی تێبینی و دەرچانەوەی وێنە یانیش بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان و نووسینیان لەسەری، مەتارەیەکی ئاو، لەنچ بۆکسێک کە لە ماڵە خواردن ئەبەن بۆ قوتابخانە، تێپی ڕازانەوەی دەفتەر وێنەیەک بۆ وانەی هونەر یاخود گەر هەستان لە وێنە کێشانیە ئەتوانن دەفتەرێکی لەم شێوەیە پیا بکەن کە وێنەی ئامادەکراویتیایە، تەنها ڕەنگی ئەکەن. هەروەها ئەتوانن ئەم قەڵەم بۆیانە بەکاربێنن بۆ ڕەنگکردنیان، یانیش ئەم پاستێلانە کە لە 48 دانە پێکاتوە. پاشان لیدیانی شتێ بەڵام پێک بۆ سەر مێزەکانتان. بۆ زانینی نرخی هەرێک لە کاڵاکان ئەتوانن جۆینی گروپەکەمان بن لە تێلەگرام بە ناوی کامپڵ ستێشنەری. بۆ داواکردن ئەتوانن نامەمان بۆ بنێرن.